داوی حماسە و قاڕەمانەتی پێشمەرگە دوژمنشکێنەکانی هێزی گیارەنگەوە ڕاودەگەێنێ کەدر و پێشمەرگەکانی هێزی گیارەنگ لە درێژەی گەشتی سیاسی نیزامی خۆیان لەناوچە جۆربەجۆرەکانی بە تەواوی نیزامی کراوی سەردەشدا بڕیاریاندا ئەمەلیاتێک لە دژی هێزە بەکرێ گیراوەکانی ڕێژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بە بۆنەی ڕۆژی 25 گەلاوێژی ساڵی 1369 45مین ساڵ ڕۆژی دامەزراندنی حیزبی خۆشەویستی گەلی کورد حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران بەڕێوەبەرن. بۆ ئەم مەبەستە مرکزی گورهانی یەک لە تیپی دوی لەشکری 23 هێزی تایبەتی دوژمن جێگیر لە بەرزایی گوندی وەردێ و هەروەها مۆڵگەی خۆڵەپۆل زاڵ بەسەر گورهانەکە و مۆڵگەی زاڵ بەسەر گوندی گاڵی زەردیان هەڵبژاردە. ڕۆڵە قاڕەمانەکانی حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران ئاڵا هەڵگرانی 25 گەلاوێژ مرکزی گورهانەکەیان بۆ دەست بەسەرداوگرتن و تەفروتناوکردن و دوو مۆڵگەکەی دیکەیان بۆ زەبرلێدەن هەڵبژارد و پاشناسایی ورد و دەقیقی ئەو مۆڵگەونە بە تایبەتی مۆڵگەی مرکزی گورهان دەست بەکار بوون. ڕۆڵ هەڵمەتبەر و قاڕەمانەکانی هێزی گیارەنگ هەڵسەنگەرانی شەهیدی نەمر خاڵید نێوچوانی پاشەوەی لەلایەن فەرماندەرانێنەوە گەڵاوەکەیان بۆشی کرێوە سەعاتی شەشی پاش نیوڕۆی ڕۆژی 21 گەلاوێژ خۆیان گەیاندە شوێنی ئەمەلیات و بوونە چەند دەستە. دەستەیەک ئەرکی لێدانی گورهانی وەردێ و دەست بەسەرداوگرتنی ئەو مۆڵگەیەی پیرەستێدراوە. دەستەی دووهەم بۆ زەبرلێدەن لە مۆڵگەی زاڵ بەسەر گوندی گاڵی زەرد دیاری کراو. دەستەی سێهەم مەئموریەتی سەرکوتوکتانی مۆڵگەی خۆڵەپۆلەی درایە و دەستەی چوارەمیش لە نێوان ئەو مۆڵگەونە و سەر ڕێگای حەرەکەتی دوژمن جێگیر بوون هەتا لێ کاتدا هەموو چەشنە حەرەکەت و جم و زۆڵێکی دوژمن بە توندی و زۆر کتوپڕ و لێبڕاوانە سەرکوت بکەن. ڕۆڵە قاڕەمانەکانی دێمۆکرات میراتگرانی خوێنی شەهید برایم بوو بۆنەی و شەهید ڕەحمانی حەسەنی زۆرەی لە سەعاتی حەوتی پاش نیوڕۆیە لە هەموو ئەو شوێنانەی کە بۆیان دیاری کرابوو دامەزران و چاوەڕوانی دەستوری فەرماندەری ئەمەلیات ماونەوە هەتا بە یەکەم هەڵمەتی شێرانەیان ئاور لەسەر پشتی دوژمن بکەنەوە. لە سەعاتی حەوتی پاش نیوڕۆیە بە ڕەمزی ئاوگری 25 گەلاوێژ هەرگیز ناکوژێتەوە پێشمەرگەکانی دەستەی یەکەم بە شێوەیەکی تەواو پارتیزانی خۆیان گەیاندە 5 متری ڕێگرەکانی گورهانی وەردێ. بە یەکەم هەڵمەت بۆ سەر ڕێگرەکان ڕێگرە بەکرێ گیراوەکان کوژدان و پێشمەرگەکان ورد لە جێگەی ئەوان زیرگیر بوون و بێ سێ و دوو لێکردن بە هەموو جۆرەتەکێک کە لە دەستیاندا بوو دەستیان بە ئاور بارانی ناوەندی گورهانەکە کرد. ئاوری پێشمەرگەکان بۆ سەر سەنگەر و ئیستیحکاماتی دوژمن بەڕادێک تند و بێپسانەوە بوو کە دژی گەلێکان نێران دەوێرا سەر هەڵبێنن. ئەم جۆرە سەنگەرەکان و خاڵ و بەرەکانی گورهانەکە یەک بە دوای یەکدا بە ئاوری پێشمەرگەکان تێک دەقرماونە. پێشمەرگە هەڵمەتبەرەکان پاش ئەو ئاور بارانە خەستە بە سینگە خشکە لە حاڵێکدا لە هەموو وجودیاندا ئیمان بە سەرکەوتن بەدیدەکرا بە ئەو ناوەندی گورهانەکە دەستیان داوە پێشەوی و خۆیان گەیاندە چەند متری مۆڵگەکە. ئەوە لە کاتێکدا بوو
کە دەوروبەری ئەو گورهۆرە بە پێزڕوو کاڵاڵ و تەپۆکە خۆڵ و کەلیسە خیز و سەنگەری قایم پارێزگاری دەکراو. بەڵام پێشمەرگەکان بەڕۆدەیەک بە وردی و دەقیقی گەڕاڵەی ئەمەلیاتیان بەڕێوە دەبرد کە هەموو ئەو کۆستانە لە حاڵ سووریایی و شیاریاندا بێکەڵک بوون. پێشمەرگەکانی گەل هەر کە گەیشتنا چەند متری گورهۆرەکە کە لە پاڵبەدی و پێکەوتووە سەنگەریان کرد. لەلایەن دەستەکانی پشتیوانەوە ئاوری تون بەسەر دوژمندا بارا. بە موشەکی ئارپیجی و هەموو جۆرەتێکێکی بەردەستیان بە کرێکی لاوانی نێو مۆگەکەیان دەوگرت. دەنگیسەکی دوژمن بەزێنی پێشمەرگەکان نەدەبڕێەوە. بە هەڵویشتنی هەر موشەکێکی ئارپیجی بەشێک لە مۆگەکە سێردەڕووخاو. چەند سەنگەر هەڵدەتەکاون و ئاور لە بەشێکی دیکەی مۆگەی جنایەتکاران بەردەبوو. کاش ئاور باڕۆنێکی خەف لەلایەن پێشمەرگەکانی پشتیوانەوە کە توانای هەموو زم و زۆڕێکیان لە دوژمن بڕی بوو، ترس و دڵەخورپە و وەحشەتیان لە نێودڵی دوژمندا پێکەناوبوون و هەر یەکەی لە بەکرێ ژیراوەکان لە ترسان خۆیان لە پەناو پەسیوەندا هەشاردە بوو. دەستوری ڕاوەستانی ئاوری دەستەی پشتیوەندرا و بە دوای ئەودا قاڕەمانەکانی دەستەی هەڵمەتبەر کە لە بن سەنگەرەکانی دوژمندا مەتەرێزیان گرتبوو، دەستوری پەلاماری یەکجاری بە مەبەستی تەفروتناوکردنی ناوەندی گورهانی وەردێنن پێدرا. هەر بە دوای ئەو دەستورەدا لە بن هەر تەپۆکەیەک و لە بن هەر تەلیسەخیزێکدا شێرە کوڕی دێمۆکرات نردەی شێرانەی لەگەڵ گەرمەی ئارپیجی تێکەڵ دەکرد و دەیکردە باڕانەی مرگ بۆ سەر دوژمنانی نێو مۆگەکە. پێشمەرگەکان لە بن ئەو ئاوربارانەدا دەستیان بە پێشڕەوی بۆنێ و ناوەندی گورهانەکە کرد و لە پەلامارێکی کتوپڕ و شۆڕ و ژێرانەدا هاوسەنگەرانی شەهید خاڵید نێوچوانی توانیان سەنگەرەکانی پێشەوە و کارناوەکانی مۆگەکە بە تەواوی بخەرە ژێر کۆنتڕۆڵی خۆی بڕون. دەستی هاوسەنگەرانی شەهید عەبدوڵڵا بن خەڵەفی و شەهید ڕەحمان دڵکەنجی دیوار و دەرگای وەتاوەکانی یەک بە دوای یەکدا دەڕووخاند و هێندەی دیکە ئاوگر و بڵێسا لەو مۆگەیە بەرز دەبووە. ئەو جاور پێشمەرگە دەبازەکان بڕیاریاندا بۆ دەست بەسەر داوگرتنی مۆگەکە دوا قۆناغی ئەمەلیاتیان بەڕێوەبەرن. بۆ ئەو مەبەستە لە ژێر ئاوری توندی چەکەکانیان لە سەنگەرەکانیان وەک شێر دەرپەڕین و بەرەو سەنگەر و وەتاوەکانی نێو مۆگەکە دەستیان بە پێشڕەوی کرد. بە هەر دەستڕێژێکیان بە کرێکی لاوێکیان دەخستە سەر ئەرز. ئاوگر و بڵێسە و تەپ و تۆز و دووکەڵی نێو مۆگەکە دیمەنێکی سەیری بە مەیدانی شەردا بوو کە نیشانەی قارەمانەتی پێشمەرگەی دێمۆکرات لەلایەک و زەبوونی و داماوی هێزی دوژمن لە ژێرزەبری کوشەندەی قارەمانەکانی دێمۆکرات ڕۆڵەتی کۆشەرەکانی هێزی ژیاڕەنگ لەلایەکی دیکە بوو. پێشمەرگەکان زۆر بە وشیاری وریایی سەنگەر بە سەنگەر و وەتاغ بە وەتاغ بە نێو مۆگەکەدا دەگەڕان و هەموو چەشنە مقاومەت و زموزۆڵێکی دوژمنی جیگەلیان سەرکوت دەکرد. سەرنجام ڕۆڵ قارەمانەکانی حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران کێ کۆشەرە ژەنباز و لە خۆبردوەکانی سەردەشتی سەرسەوز توانیان پاش سەعاتێک قارەمانەتی، سەعاتێک فیداکاری و ئازایەتی، سەعاتێک شەڕی خوێناوی بەدەست بەسەرداگرتنی مەرکەزی گورهانی یەکی تیپی دوی لەشکری 23 نیروی ویژە حەماسەیەکی دیکە شانازێکی دیکە بۆ حیزبەکەیان و
بۆ گەلەکەیان تۆمار بکەن و ڕووپەڕێکی دیکە بخەنە سەر لاپەڕەکەوری تەنان سەر شانۆزی و فیداکاری و قارەمانەتی پێشمەرگە نەبەزەکانی یادگاری 25 گەلاوێژی مەزن. لەو ئەمەلیاتەدا کە نمونەیەکی دیکە لە بوێری و ئازایەتی قوتابیەکانی ڕێبەری مەزن دکتۆر قاسملی نمرە جەلاوکی چل کەس لە بەکرێکی ناوەکان کەوتە دەستی پێشمەرگەکان کە هەموویان سەربازی تێکاوەرن و سەربەنی ڕووی ویژەن. هێزیشی گەلی هاتن و کەسێکیش بە ناوی ئیسا مازندەرانی بەدیرگیرا. هاوکات لەگەڵ پەلامار و ئاگری پێشمەرگەکان بۆ سەر مەرکەزی گورهان پێشمەرگە قارەمانەکانی دەستەکانی دیکەی هێزی ژارەنگ دەست بەکار بوون. بەهۆی ئاور بەڕۆنی مۆرگەی زاڵ بەسەر گوندی کاوی زەردا بەشێک لەو مۆرگەیە ئاوری گرت و ژمارەیەکی زۆر لە بەکرێکی ناوەکان لەسەر سەڵمەت و پەلاماری قارەمانەکانی حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران بەسەر تێلدرۆکانی دەوری مۆرگەکەدا و باسیێندا و هاتن. هەتا کۆتایی پێهاتنی ئەمەلیات ئەو مۆرگەیە هەرباو لە ژێر گولەی پێشمەرگە تێکۆشەرەکانی هێزی ژێڕەنگا بوو بەبێ ئەوەی دوژمن بتوانێت سەر هەڵبێنێ. یارە مۆرگەی خۆڵە پۆلێش کە لە ڕاستیدا پاورێزەری گورهانی وەردێ بوو ئەویش کەوتە بەر ئاگری تند و بێک ساڵەوەی پێشمەرگەکان هەتا تەواوبوونی ئەمەلیات ئاوری بەسەردا بارە بەسەر شنەی کە دوژمنانی تێگیر لەو مۆرگەیە نەلوێرە و هیچ تەشنە جم و زۆرێک لە خۆیان نیشان بدەن. تەنیا لە کولە مشکەکانیاندا لە ترسی گولەیتێکی هاوسەنگەراوی شەهید ڕەحیمی پور خۆیان هەشاردا بوو. بە گوێرەی هەواڵی گەیشت و زیان و زەرەری گیانی و ماڵی وەو مۆرگەیەش کەوتووە بەسەر شنەی کە بە پێکی ناوەکانی تێگیر لەو مۆرگەیە نەیانتوانی ئەرکی خۆیان بەهۆی ئاوری توندی پێشمەرگەکان کە پاورێزگاری لە ناوەندی گورهانەکە بوو جێبەجێ بکەن. دەستەی کەمینیش کە ڕێگەی هاتوچۆی دوژمنی خست بۆ ژێر کۆنترۆل تا کۆتایی هاتنی ئەمەلیات دەست لەسەر پەلاوپیتکەی تفەنگ بۆ سەرکوتکردنی هەموو چەشنە حەرەکەتێکی دوژمن و پێشگیری لە هاتنی هێزی یارمەتیدەری دوژمن لە کەمیندا ماڵەوە. ڕۆڵە قارەمان و هەڵمەتبەرەکانی هێزی ژێڕەنگ شۆرەسوارانی مەیدانی خەبات و بەرخۆدان لە سەعاتی هەشتی پاش نیرۆیە بەشێک لە دەستکەوتەکان کە ئیمکانی ڕۆژوستنیان نەبوو لەگەڵ مەرکەزی گورهانەکە بە تەواوی ئاورێنتە بەردا بە چەشت کە ئاوگر و دووکەڵی ئەو مۆرگەیە و مۆرگەی کانی زەرد هەتا شەوت ڕەنگەیەکی ئاسمانی ناوچەی داگرت بوو. ئەو ئەمەلیاتە لەناوەن فیلمبەرداری کۆمیتەی شارستانی سەردەشتەوە لە سەرەتاوە تا کۆتایی پێهاتنی ئەمەلیاتەکە فیلم هەڵگیراوەتەوە. هەر لەم کاتەدا هەزاران سڵاویش پێشکەشی ئەو قارەمانە لەخۆ برد و ئازاێنەی حیزبەکەمان پێشمەرگە هەڵمەتبەر و ئازاکاری هێزی ژێڕەنگ دەکەین کە بە گەڵاڵەی ڕێک و پێکی ئەمەلیاتی تێکەڵاوی ئازایەتی و فیداکاری توانیان گورهانێکی دوژمنی جێگەلی بە تەواوی تەفر و درۆ بکەن و زەبر لە دوو مۆرگەی دیکە بدەن و ئەو جنایەتکارانەی کە تەنگیان بە خەڵکی ناوچەی سەردەشت هەڵسنی بوو بۆ سەرکوتکردنی جم و زۆری پێشمەرگە مۆزراوبوون بە سزای جنایەتی خۆیان بدێنن. سڵاو لە ئێوە پێشمەرگە قارەمانەکانی حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران. سڵاو لە ئێوە پێشمەرگە تێکۆشەرەکانی هێزی ژێڕەنگ یادگاری 25 گەلاوێژی پیرۆز. ئەگەر 35 ساڵ لەوە پێش لەوەها ڕۆژێکدا قاوەی حیزبەکەمان دامەزرا ئەمڕۆ درێژە پێدەرانی ڕێگەی 25 گەلاوێژ وەفادار بە ئامۆژە پیرۆزەکانی حیزب
لەسەر ڕێبازی ئەمیندارانی ڕێگای دێمۆکراسی و خودموختاریە بژین هۆ ئەمەد ناسەکانی شەیدی مەزن دکتۆر قاسم لوونەمر بژین قارەمانەکانی مەبەندی پێشمەرگە پەروەری سەرداشت سڵاو بۆ ئێوە سڵاو لە شەهید نەمرەکەمان شەهید ئەلی باساڵی شۆڕژێر سڵاو لە پێکۆشەرانی حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران سڵاو لە 25 گەلاوێژ ڕۆژی لەدایکبوونی حیزبی دێمۆکراتی کوردستانی ئێران